من کاندیدی لیستی گوران عبدالوحید یاسین سعید لپارزگای دهوکەوە هاتم بۆ ئێرە بۆ نەتیجەی ئەوە بوو کە زۆر تند و تیژی بەکارهێنا لەگەڵم جەماعەتی محافظە لە محافظەی دهوکەوە ئەم شەوەی ڕۆیشتی سەعات تقریبا 2 بۆ 3 بۆ 4 ئەس المەقەڕ بیم گەل 3 هەڤاڵە ئەم لێرێ ترنیشت بین وەک هەمی جارە وەڵام مەدید بەرێ خودای چەند مرۆڤێک المەکۆم بین و بی قەرەباڵغەوانۆ مە بەرێ خودای هەر زێدە بین سەر مەقەڕێ و ئەڤیا خوب گەهینە مەقەڕی بهێنێت ناودا وەڵام ڕاستی نەهاتنە ژوورڤە محاولە کردن گوتی دەرگەل مەڤەکەن مەژی دەرگەل لێڤە نەکرد پشتێنگی مەژی دۆخوازە ئاساییشێ و جهەتێت حکومی کرد کە بێن ئەڤێ قەرەباڵغێل سەرمە دەفعەکەن فعلا پشتی تقریبا نیف ساعتێکی هاتن تۆنەمە هاتن نەوێرە و جەماعەت پیچەکی المەدیر ئێخست چۆن پشتی چارێکێکەوە دیتر هاتنەوە تندێکەوە دیتر چۆن هاتنەوە تندێکەوە دیتر خلاصان حتا نزیکی خانی بین وەختی نزیکی خانی بین ئیدر هەمادانا خانی بەرا پەنجەر و دەرگە و فلان هەمی تێکدانەوە یعنی زێدەی حاڵی وێ حیمایەتەوە بوو مەهاتی لەسەر وان ڕا ئەو بەروتشت دانانە مەقەڕی نظام بيجي من سوء الحظ أو من حسن الحظ في نفس اللحظة تلفونك بوم المال هات خزانة من تلفونك بوم كر قوتي فيجا فينوكه هرشايا السرخاني المال الكمالجه هات هنو هيجي المال من قوتي هات في نفس اللحظة ودي ترى يه قربالغ البلد در جهة خاني ومظاهرات يتكلم أبو آخر نب كيف أخو يد بيجن يد بي بهرده بجوا هر کسی وکی خود زنی که چه بیشتن؟ تقریبا ساعت 2 شب بی بچکن هندک نوستی بین ام یه دیل با تلفزیون بین ام جواری نتیجه بین نتیجه هل بجارتنا والله هندید بی تاقا توان قل تجمعه بچکن من اوی تشیا در کف ندار و مگوته هینوان اجور و ندار کفان خطر یوته تدو بشتی هنگی بهنه که امون والله من هندید هات نداره خانی دو بقیجاوی جوان سیاره هاتن و یتدو قصاد بینو چیز بگورانو و قصه نشرین بودن راستی ام چی نجوره مدنه که دی فنده رو جرا کدی مهندی جماعت که دی هاتن بعدانا ندرگه و پنجرش کندن من عیال خوبر گرد غرفه اخیره و مگوته کش و ندر کبن حتی خبر وجی بین کش جابله ندن با به المالی نهیم بچی که نکو اذیت و ابکن 20 ساعت سه جاره کدی هاتن سیاره دخول بداری رو استاندن اوله ها نداره جماعت و هر قصه نشرین گوتن و خلاص دورو برین ما جیرانت ما کستانو منو ما تلفنو گلا کوجی که کستانو منو هات پاشی ما مستا تلفن کرد گوت که این خو حاضر کن احتمالا جماعت بین دیوارو داب چیم بجهت اگه و اگر راست اوت بیژن سا تلفزیون ده هم بیژن آزادیه دموکراتیت هر کسی کیفا خو آزاده بلا آن راستی حقیقت آزادی پرسن آنجی نکو بیژن آزادیه آن دموکرات